ناو کۆچە نامان حافظە لە کتێبخانەیە و قافم لە بەشی دەستنووس ئەمڕۆ ئەم ماوەیە بەشداری ئەم پێشاگایەمان کردووە کە بۆ ماوەی 11 ڕۆژە تەنها بۆ عرزکردن شتەکانمان ناوە ئێمە بۆ فرۆشتن بەشداریمان نەکردووە کە بریتە لەمانە یەکەم ئەمە خەریتەی هەموو شارەکانی عێراقە کە لە ساڵی 1976 چاپی دووەمیەتی لە سەدەمی مەلیکیا کێشراوە ئەمەیان گۆڤاری گەلاوێژە کە لە ساڵی 1950کانە ئەمەیان گۆڤاری هەتاوە ساڵی 1950 ئەمە گۆڤاری هیوایە ساڵی 1950 ئەمەیان نیایەت العوزمایە کە کۆنترین دەستنووسە کە نزیکەی 600 ساڵ تەمەنیەتی ئەمەیان المحرر في فقه الشافعي كان نزيكي 200 سال تمنيتي أما قوفاري هلالة نزيكي 6 سال تمنيتي أما رجنامي جينا نزيكي 85 سال تمنيتي أما كتابه نادرة بناوي كنز النسن كهي سيحمي فائزة كسيكي كردة بدوان ظفن أخوانيته شتيكي زور نادرة أما يعني وقائع عراقية هی ساڵی 1940 ئەم پێشانگایە شتێکی زۆر گرنگە و بە تایبەتی ئەم شتە کۆنانە کە ئەم دەستنووسان کۆنانە بەداخەوە یعنی زۆربەی خوێندکاران کە یەن سەیرێکی شوێنەکەکەن و مامۆساکانیش ناپرسن ئەمە شوێنە کۆنا بیان بۆ ناساندنیان بە پەلە ڕاکەن بە بەردەمیان هیچ پرسیارێ ناکەن کە پێویستە مامۆساکان سەرەتا ئەم شتانە بە قوتابیەکانیان بناسیێن خۆشەویستێکی زۆرم هەبوو بۆ دەستنووس بەڵام زیاتر لە پاشەوەی 6 مانگ لەگەڵ ئەو ئیتالیانە دەورەم بینی کە هەستم کرد دەستنووس لای ئەوان چەند بایەخی هەیە ئیتر خۆشەویستیەکە زیاتر بۆ هەوڵم داوە زیاتر خزمەتی دەستنووس بکەم بەداخۆ یعنی هیچ خزمەتێکی وای پێ نەکراوە کە پێویستە ئەم دەستنووسانە چاکردنەوەیان بۆ بکرێ بەشی تەرمیمی کە بەشێکی تایبەتە بۆ چاکردنەوەی دەستنووس هەبێت بەڵام بەهۆی نەبوونی بوجەوە بە تایبەتی ئێمە کەسەر بە وەزارەتی ئەوقافین هیچ بودجەیەکی تایبەتمان بۆ دابین نەکراوە و نەتوانراوە خزمەتێکی وان کرێ بەڵام هیوادارین لە داهاتوودا خزمەتی باشتر بکرێت. گرنگی بەشداریکردنی کتێبخانەی ئەوقافی سلێمانی لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی خۆی لە خۆیان بەهایەکی گەورەی هەیە بە تایبەت بۆ ئەم خولەی پێشانگاکە ئێمە تاوانی یەکەم جارمان لە بەشدارە بین کایە ئەبێت ئەو گرنگیە بدرێت بۆ بەو پێشانگایی کە نێودەوڵەتیە بۆیە بەشداریکردنی ئێمە گرنگێکی تەواو ئەیات بە پێشانگاکە بەهۆی ئەوەی کە ئێمە شاری سلێمانی ئەوەمان بۆ ئەم کتێبخانەی ئەوە پێ ئەڵێ کە شاری سلێمانی لە کۆنەوانێ شارێکی ڕۆشنبیریە شارێکی پێشکەوتنخوازە شارێکی کتێب دۆستە شارێکی عیلم و زانست دۆستە نەک ئێستا نازناوێکی وەرگرتبێت لە دێر زەمانەوە لە زەمەنی بابانەکانەوە پێش دروستبوونی شاری سلێمانی ئەم نازناوی شاری سلێمانی هەبووە بۆیە کتێبخانەکە خۆی گرنگێکی زۆری هەیە دووهم گەورەترین کتێبخانە لەسەر ئاستی عێراق یەکەمە لەسەر ئاستی هەرێمە تەڵان لە ڕووی کوالیتی کتێبەکانی و ناوەڕۆکی و دەستنووسەکان کە هەیەی بێگومان کتێبەکانی ئێمە تەمەنیان زیاتر لە کتێبمان هەیە زیاتر لە 600 ساڵ تەمەنیەتی ئەم کتێبانە تەمەنێکی زۆریان هەبێ بێگومان مەترسی لە ناوچوونیان هەیە بۆیە لە ئێستا ئێمە دەستمان کرد بە سکانکردنیان بۆی کە خوانەخواستە گەر شتێک خۆم ئێمە سکانەکەیمان هەبێ بۆی ئەو کات ئێمە ئۆرجیناڵەکە پاکردنەوەیکی میکانیکی بۆ بکەین و لە بۆکسی تایبەتە هەڵی گرین و زیاتر ئێمە کار بە سکانەکە بکەین ئێمە یەکەم بربەستی گەورەمان ئەوەیە بینای تایبەتمان نییە چکە شوێنی هەڵگرتنی دەستنووسەکانمان ستاردار نییە تەندروست نییە بەو شێوەیە نییە کە دەستنووسی تیا ئەو کتێبە بە نرخ و بە قیمەتەی تیا هەڵبگیرێ بۆیە ئەمە سەر سەروبەندی ئەوەیان کتێبخانەیەک بینایەکی تایبەت بە کتێبخانە بۆ پێداویستیانی کە کتێبخانە هەیەی بە تایبەت بەشی دەستنووسەکانمان لە سەروبەندی ئەمەیە کارەکانمان چۆتە ئەنجومەنی وەزیران هاوکاری باشمان هەیە هەم لە وەزارەتی ئەوقاف و هەم لە بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف سلێمانی کە ئەم کارە بەرەو پێشچە و جێبەجێ بدەیت یان بیر دروستکردن بینێ ئەو کات ئێمە بەشی دەستنووسەکان تایبەت دروست ئەەکەین بۆ ستانداردە جیهانیەی کە پارێزگاری لە کوالیەتی دەستنووسەکانەکە
ئەو کات ئێمە کۆمەڵێ بەرنامە و کار و پرۆژەی ترمان هەیە بۆ دەستنووسەکان بۆی تەمەنێکی زۆرتریان هەبێ ئەو زیاتریش خەڵکانێکی زۆری سەرداریکەن مەجاالێکی ئەومان هەبێت کە خەڵکانێک ئەوی دەستنووسی هەیە لە ناو ماڵەکانیە دەستنووسەکانە بێن بۆلای کتێبخانەی و قافی سێرانی ئەو کاتە ئێمە بە شێوازێکی ستانداردی جیهانیەکان ئەیپارێزین.